جارێکی دیکە سزای نایاسایی و گۆشەگیری بەسەر بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلاندا سەپێندرا. لە 25 ئازاری 2021ەوە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لەژێر هەلومەرجێکی سەختی گۆشەگیریدایە. هیچ زانیاریەک لەبارەی ژیان و تەندروستیەوە نازاندرێت. لە 31 دەی 2023 سزای قەدەغەی دیداری پارێزەرەکانی بەسەر ئۆجەلاندا سەپێندرا. لە دوای تێپەڕبوونی 7 مانگ جارێکی دیکە سزای 6 مانگ بەسەردا سەپێندراوەتەوە کە ڕێگری لە پارێزەران و خانەوادەکەی بکەن بە یاسایی و دیدار لەگەڵ ئۆجەلاندا ئەنجام نەدەن. بەمبڕیاری دادگای تاوانەکانی دەوڵەتی تورکیا کە لە ژێر حکمی سیاسەتی فاشستی ئەکەپە و مەهەپە لە زیندانی PTF ئیمڕالیدا عەبدوڵڵا ئۆجەلان و هەواڵەکانی عومەر خەیری کۆنار، وەیسی ئەکتاش، حامل یەلدرم ڕێگری ئەنجامدانی دیدار لەگەڵ پارێزەران و بنەماڵەکانیان بەسەردا جێبەجێ دەکرێت. بەم بریارە گۆشەگیری سەخت پێدەنێتە ساڵی چوارەمەوە. هەروەها لە چوارچێوەی هەڵمەتی جیهانی ئازادی بۆ عەبدوڵڵا ئۆجەلان و چارەسەری سیاسی بۆ پرسی کورد، زیندانیانی سیاسی باکووری کوردستان و تورکیا ماوەی 79 ڕۆژە مانگرتنی بێکۆتاییان لە خواردن ڕاگەاندووە. ئەم هەڵوێستەی زیندانیانی سیاسی دژ بە سیاسەتی قڕکردنی کولتوری و جەستەیی گەلی کورد و سیستەمی ئەشکەنجەی ئیمڕاڵی دەستی پێکردووە. لەگەڵ ئەم بەرخۆدانشدا هێشتا دەوڵەتی تورکیا پێداگرە لەسەر سیاسەتی ئینکاری و پاپتاوکردن. هەر بۆیە دادگا کە ئەکەپە و مەهەپە دەستیان بەسەرداگرتووە لە دۆسیەی کۆبانێدا سزای بەسەر زیندانیانی سیاسی و ئازادی خوازانی سیاسی تورکدا سەپاند. ئەم گۆشەگیریەی لەسەر عەبدوڵڵا ئۆجەلان و هاوزیندانیەکانی جێبەجێ دەکرێت ناکۆکە لەگەڵ یاسا و دەستوری تورکیا و هەروەها پێشێلکردنی یاسا نێودەوڵەتیەکانە. ئەمە ئەوە نیشان دەدات کە سزای گۆشەگیری نایاساییە و بڕیارێکی تەواو سیاسی و دژی هەموو مافەکانی جارنامەی گەردوونی و مافەکانی مرۆڤە. لە بەرامبەر ئەمەدا کۆمیتەی دژە ئەشکەنجەی ئەوروپا CPT ئەرکە سیاسی و مرۆیی و ئەرکی پیشەیی ڕێکخراوەی خۆی جێبەجێ نەکردووە، بەڵکو بۆتە هۆکاری پەردەبۆشکردنی سیستەمی نایاسایی ئەشکەنجەی ئیمڕاڵی. CPT بە شاردنەوەی زانیاریە بەدەست هاتووەکان لە ئیمڕاڵی بەشداری و هاوکارە لە سزای گۆشەگیریدا. بێدەنگی CPT لە ئاستی دۆزی ئیمڕاڵی ڕووی ڕاستی دادگای باڵای ئەوروپا ئەخاتە ژێر پرسیارەوە. هەروەها ڕێکخراوەکانی مافی مرۆڤی ئەوروپا و جیهان ڕوبەڕووی پرسێکی سیاسی و ئەخلاقی و مرۆیی ئەکاتەوە. هۆکاری بەرداوامیدان بەم سزایانە دەگەڕێتەوە بۆ ڕێگریکردن لە سودمەند نەبوونی ڕێبەر ئۆجەلان لە مافی هیوای دادگای مافی مرۆڤی ئەوروپا کە هەر کەسێک زیاتر لە 20 ساڵ لە زیندانیدا بێت ئەوە مافی پێداچوونەوەی بە دۆسەکەیدا هەیە و دەکرێت ئازادی مەرجداری بۆ دەبەستەبەر بکرێت. لەم نێوەندەدا ئەرکی پارتە سیاسی و ڕێکخراوە مەدەنیەکان و کەسایەتی و ڕۆشنبیران لە هەرێمی کوردستان و عێراق هاوبەش بکرێتەوە لەگەڵ ئەو تێکۆشانە جیهانیەی لە بەرامبەر گۆشەگیری و ئازادی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و چارەسەری سیاسی پرسی کورد بە ڕێگەی ئاشتی بەڕێوە دەچێت. ئەم قۆناغا بەرپرسیارەتی سیاسی و ئەخلاقی ئەخاتە سەر شانمان لە ئاستی هەستیاری دۆزی کورد لە کەیسی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلاندا. تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان ئەنجومەنی هەرێمی سلێمانی 23/5/2024